دەمانەوێت ئەمڕۆ باسی ئاماری ڕووداوەکان و کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە ماوەی 6 مانگی یەکەمی ساڵی 2021 باس بکەین. کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتە لە 218 ڕووداوی جۆراوجۆر. لە کۆی ئەو 218 ڕووداوی جۆراوجۆرە 203 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر تۆمار کراوە و لەگەڵ 5 ڕووداوی خنکان کە بەداخەوە 7 کەس لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران دووچاری خنکان هاتوون و لەگەڵ 1 ڕووداوی هەڵدێران کە لە شاخ کە بۆ هۆی جان لە دەستدانی کەسێک زائیدان 7 ڕووداوی ڕزگارکردنمان هەبوویە کە بەو هۆیەوە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی توانراوە 16 هاوڵاتی ڕزگار بکرێن لە ڕووداوە جۆراوجۆرەکان و 2 ڕووداوی بەر لغمکەوتن تۆمار کراوە کە بەداخەوە یەکێکیان جانی لەدەستداوە و یەکێکیشان زاندار بووە. ئەگەر شرۆفەی ئەو ڕووداوانە بکەین سەبارەت بە 203 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر 38 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بوتڵی غازەوە بووینە و 8 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دوکانەکان با بڵێن 8 دوکان سوتاون و لەگەڵ 10 ئۆتۆمبیل هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی بزوێنەری ئۆتۆمبیل و فیول پەمپ بووە و 93 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە تۆمار کراوە کە بە نزیکراوەیی 1382 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووچاری سوتان هاتووە.